یان بە نعلەوە نوێژکات مانع نییە ئێمە نابێ لە خۆمانەوە شتە ئینکاری بکەین لە دینا هەیە ئەمە دینە دین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة والسلام إن اليهود والنصارى لا يصلون في نعالهم فخالفوه چون یەک گاور و جوولەکە لە پێڵاویان نوێژ ناکەنەوە بەڵام ئێوە مخالفەی ئەوان بکەن ئێوە مخالفەی ئەوان بکەن کەواتە بۆ هەموو عیبادەتێک بۆ نمونە نوێژە جائیزە بە پێڵاوە نوێژ بکرێت بە مەرجێ پاک بێت کەواتە بۆ کاتی تەوافکردنشە جائیزە ئینسان لە کاتی حەجا بوو یان لە کاتی عومرەکردنا بوو بۆی هەیە بە پێڵاوەوە تەواف بکات ئاساییە زۆر جای مەکات کاتێک ڕۆشتینە بۆ عومرە کەسی وا هەیە پای ژانەکە یان پاشی ژان ناکات پای نەخۆشە حەز ناکات بە تایبەتی تەواف بکات خەڵکانێک هەیە یەکسەر هەڵوێستێکت بەرامبەر وەرەگرن ئەڵێ تو چۆن تەواف بکەی بە پێڵاوە ناوان نییە کە پێڵاو پاک بوو قەیچێک پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام بە وشترەکەیەوە لەبان وشتر تەوافێک ئێ وشتر جاری وا هەیە پیسی ئەکا میزەکە دێتەوە ئەمە عیبادەتێکە بۆ خوایەکی تۆ زیکرەکەی قورئانە خوێنی لە کاتی تەوافایە کەواتە ئەمەشیان جائیزە بە پێڵاو نوێژ بکرێت بەڵام لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام مزگەوت وەکو مزگەوتی خۆمان فەرش نەبووە هەمووی وردەبرد و چەبر و زیغ بووە سەحابە هاتوونە بە پێڵاو نوێژیان کردن ئەمە بۆ هەموو کاتێک نییە بۆ نمونە لە مزگەوتێک وەکو مزگەوتی شافعیان مزگەوتێتر فەرشی جوان داخراوە تۆ بێ بە پێڵاو لەبانی نوێژکەی ئەوە ناکات پێڵاوەکەت داکەن وەرە نوێژ بەڵام تۆ ممکنە لە سەفەرێکا بێت ڕێتکەوتە چۆڵەوانیە ڕێتکەوتە شوێنێک یان کەسی وایە پێشمەرگەیە یان شوڕتەیە یان حەرەسە یان واجبێکی هەیە قەیچێک بە پێڵاوە نوێژکە زۆر ئاساییە بەڵکو ئەجرەکە زیاتر لەوەی دایکەنیت دەو حاڵەتە ئەجرەکە زیاترە بۆ چونکە سونەتی پێغەمبەری خوا زندوو کردێتەوە عەلەیهی الصەلاة والسلام ئەوجا ئەمێنێتەوە سەر میزی مناڵ باسی میزی ئینسانی گەورەمان کرد دێنە سەر میزی منداڵ مناڵ دوو جۆر مناڵمان هەیە مناڵ کوڕ بێ یاخود کچ ئەمە فەرقی هەیە لە شەرع ئەگەر کوڕ بوو میزی کوڕ دای لە گیانت ئەوە بەس ئەیپڕژێنی بەڵام بەڵام ئەگەر کچ بوو شیرەخۆرە باسی مناڵی شیرەخۆرە کە ئەمراکان یعنی هەتاکو تەمەنی 2 ساڵی ئەم مناڵە هەتاکو شیرە خوات ئەو کاتە میزی ئەو مناڵە کەوتە کۆشتەوە دای لە جلەکەت دای لە گیانت ئەگەر کچ بوو ئەبێ بشۆرێت ئەگەر کوڕ بوو بەس ئەیپڕژێنی بەسەریان حکمت چییە لەمێ زانایان زۆرێک لە حکمەتمان بۆ باسەکەن یەکێک لەو حکمەتانە ئەفەرموون لەبەرەوەی کاتێک کچ میز بکات لە یەک شوێنێگر دەبێتەوە پشت و بڵاو نابێتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بۆ کچان بیشۆن یغسل من بول الجارية ويرش من بول الصبي الغلام يعني كاتێک کچ میزەکە لە یەک شوێن گرد دەبێتەوە بەڵام هین منداڵی کوڕ ئەو کاتە بڵاو بێتەوە بۆیە یڕەش ئەمە یەکێک لە حکمەتەکانی حکمت زۆر یەکێک لە حکمەتەکانی تر ئەوەیە زانایان ئەفەرموون لەبەرەوەی کوڕ زیاتر خۆشەویستە زۆر ئەکرێتە باوش بۆ ئەوەی خەڵک تووشی مەشەقە نەیە کاتێک میزی کرد بە بانتایە ئەیپڕژێنیت بەڵام بۆ کچ هەبێ بشۆرێت وإلا حکمە زۆر هاتووە لەم بارەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت يغسل من بول الجارية ويرش من بول الغلام قال قتادة وهذا ما لم يطعما فإذا طعما غسلا جميعا رواه أحمد أما أقل حالتك شیرەخۆرە بوو نانی نەخوارد بەڵام ئەگەر نانی خوارد ئەو کاتە لێ بشۆرێ وەکو گەورە بەڵام لێرە پرسیارێک مناڵی وا هەیە شیرەخۆرەیە بەڵام نانشە خوارد خواردنشە خوارد لەم حاڵەتە چی بێت پرسیارێکم جواب بدەن مناڵێک تێ لە ماڵ شیرە خوارد تەمەنی ساڵێکە لەگەڵەوەشان نانەخوات
كميزي كردا بانتا كورش أبي صالة تواقع مثلا. نعم. علماء فرمون سير خواردن و شیر خواردنەکەی بکەیت. ئەگەر شیر خواردنەکەی زۆرتر بوو لە نان خواردنەکەی، ئەگەر کوڕ بوو ئەو کاتە یوڕەش. بەڵام ئەگەر خواردنەکەی زیاتر بوو لە شیر خواردنەکەی، ئەو کاتە تەعاملی وەکو گەورەی لێ دەبێت بشۆرێت. معلومە؟ ئاوایە تەعاملی لەگەڵ ئەو مناڵانەی کەوا شیر و خواردنە خۆن بەیەکەوە زانایان باسییان کردووە. أم فضلة فرمت قالت: بال الحسين بن علي في حجر النبي صلى الله عليه وسلم. حسين كري علي لباوشي بيغمري خويا عليه الصلاة والسلام ميزي كذا كوشي بيغمري خويا عليه الصلاة والسلام. فقلت: يا رسول الله اعطني ثوبك والبس ثوبا غيره حتى أغسله. فرمي أجلة مري بابا بشوم جلة الكبرت شيل باوشي حسين كري علي بناضة يشتغل شيل خوري في غمر صلى الله عليه وسلم. فقال: إنما ينضح من بول الذكر ويغسل من بول الأنثى. فالمي إن مناضي شيل خوري كر هو ينضح بس أي برجاني بس أي ويبيزناك أجلكم يعني با اشتغان قولنا كيلو براست قيت شيء مناضي ميزي بهذا باجلك أجر كرة هاي لكتها أني أبغاني يعني اشتكان بوالد كرسو نبت والله إلى مجلك أفردهم بيشون أجر كتجبو بس أو شو نبشوا لقطها أو حكم قيدتها أو في غمريقا صلى الله عليه وسلم هو شيء باسي كتبه بلام هندي اشتى بقول من برج لكان بيسنية بلام طبيعة إنسان وباسي لك كفيس بيت. يعني ابن تيمية فرمي إن الثوب قد يغسل من المخاط والبصاق والنخامة استقذارا لا نجاسة. جاري وهاي أرجين بين الرؤية والشرمة يان بلغمة يان تفا أمانة طبيعة إنسان بكيسية زانيت وإلا لشرع بيسنية أقل برجلت كرت لشريعة بيروز الإسلام بيسنية بشتانا جاري واتون يشكر دوسيركي بون منات شرمي بيو هم من الله كذا فقط جلكتون مساو يان تفي بيو يان بلغمي بليداو يان بجان تبي هو يشكر ثواب لشرع بيسنية بلان طبيعة إنسان بشتانا ورناقريت إما خما ببيسية زانيت كواتا ما حكم الشارع بنجاسته فهو نجس. هشتك القرآن والسنة بيتي وبيس أو بيت بيس كوت بيتي باك أو باك